سڵاوتان لێبێ خۆشەویستان. ئەگەر دیقەت بدەین زۆر جار حکوومەت هاوکار بێ یاخود پرۆژەیەکی بۆ دروستکردنی قوتابخانە و نەخۆشخانە و پرۆژە خزمەت گوزاریەکانی تر هەبووە، بەڵام زۆر بە دەگمە نەبینین کە حکوومەتی هەرێم هاتبێ مزگەوتێکی کردبێتەوە. ڕەنگە شتێکی کەم هەبوو بێت، بەڵام بەگشتی بەراودیکردنەوەی قوتابخانە و نەخۆشخانە و پرۆژە خزمەت گوزاریەکان بکەین بە بەراود بە مزگەوتەکان زۆر بەکەمی مزگەوتەکاتەوە. هەر خەڵکی فەقیر و خێرخواز و با بڵین ئەگەر دەوڵەمەندێکی خێرخوازە بێ مزگەوتی کردبێتەوە. تەوەری ئەمڕۆمان باز لەوەکەین بۆچی حکوومەت گرنگی بە دروستکردنی مزگەوتەکان نادات. خۆ مزگەوتەکان زۆر جار شوێنی هاوکاریکردنی خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت بوون بەبێ جیاوازی. بزانین ڕای هاوڵاتیان چییە، چ پەیامێک لە مزگەوتەوە ئەگەێنن بۆ سەرجەم هاوڵاتیان و مزگەوتەکان شوێنی چی بێ بۆ هاوڵاتیان و موسڵمانان کە ڕووی تێەکەن. ئەم پرسیارانە لە هاوڵاتیانی و ئەهلی مزگەوتەکەین ئێوەش لەگەڵمانە. مزگەوت بۆ تاعەتی خوایە، مەسەلەی حیزبایەتییانەکە مەسەلەی حیزبایەتی تیا بە حکومەتی یارمەتیە. مزگەوت شوێنی عیباد و شوێنی خواناسیە، ئەوان لەگەڵ ئەوانین. حکوومەتەکەمان زۆر لەگەڵ دینان نییە بەڕاست نەتەوێ مزگەوتی ناوێت. ئەوان حەز ناکەن مزگەوتیان حەزیان نمونەی خۆیان زیاتی بەلای ئێمە. بەڵێ خادمی ئەم مزگەوتە لەسەر ئەرکی موچەکەی لەسەر نوێش خوێنەکانە، گازەکەش هەتا گازی مۆلی دەکەش. هەرگیز هەتا ئیسا من نەمبینی بڵێن ئەو مزگەوتە حکوومەت کردوێتی دەستی بۆ درێژ کردووە بۆ هاوکاری. بۆچی زۆر جارە بینین حکوومەت ئەچێ با بڵێن قوتابخانەیە کاتەوە نەخۆشخانە کاتەوە، ڕەنگە لە زۆر جار تا و ڕێژی شوێنەکان بکات، بەس زۆر بە دەگمانە بینی هەوڵ بدا مزگەوتێ بکاتەوە لەسەرەکی شانی حکوومەت هەر خێرخواز خۆی خەریکیکردنەوەی مزگەوتەکان. وەڵای هەر کەس بەدەست خۆیەتی حکوومەت بیکاتەوە خێرخواز بیکاتەوە. خێرە هەردووچان بکەیتەوە، بەڵام بە زۆری مزگەوت خێرە، خۆی قوتابخانەش خێرە، خێرێکی زۆر شاکە لەبەرەوەی خەڵکی تیا فێریش دەبێت. بەڵام حکوومەت کە ڕێگیری لەم شتانەکان لەبەر چەند هۆ حیزبایەتیە ڕێگیری لەم بەعزە شتانەکە. مزگەوتەکان زۆر ینی بێجیاوازی خەڵکی ڕوان تێکە لە ئی هەموو لایەنەکان لە بێلایەن هەموو جۆرە ینی عەرەبە کووردە هەموو زمانێکی تێڕات. ینی بۆچی وایان کردووە کە مزگەوتەکان کەمتر گرنگی پێدەن بە بەراورد بە شتەکانی ترخۆوانی تریش هەر خێر مەدڵنیایی بەس مزگەوتەکان گرنگی پێ نادرێت. خێرخواز نەبێ حکوومەت زۆر بە دەگمەنەی کات. حکوومەت ئیمڕۆ حتا لە شاغ بووین، حکوومەت هەموو شتێکیە کرد، بەزەی بە هەموو شتێکە هاتە بەڵام هاتوتە دەشتەوە هەموو شتێکی لێ بۆ بە کاڵدەجاری لەبەرەوەی ئەم حکوومە ئەم مزگەوتانە حیزبایەتی تیاکرد. ئێستا لە حکوومەت وایە خەڵک ئەچێتە مزگەوتەوە حیزبایەتیەکە دیقەت بین خەڵ بۆ نوێژیە. مزگەوتەکان هەر کەسێک لێ بخۆمە هەر کەسێک هەژار بێ ئیتر ئەو شوێنە بێ دەرەوە شوێنە بێ یەکسەر پەنا بۆ مزگەوتە بە ئەین شوێنی هاوکاریکردنی خەڵکە، بەڵام کەسی ئەوە نەگرنگیش پێ نادێت. وەڵڵاهی ئیتر ئەوە کە لەسەر شانی حکوومەتەکە ئیمڕۆ ئەوە خەڵکەکە خراپ بووە، ئەوە خەڵکەکە دەستی پیس بووە، خەڵک احتیمالی بە هیچ یەک نەماوە لەبەرەوەی پەنا بۆ مزگەوتە بە ئەجناگە کابرا ئەچێتە مزگەوتەکەەوە خەوێ کاتێکە زانانی بەیانی فەرشێکە دزیان مکەبەرێکە دزیان سەعاتێکە دزیێت، ئیتر کاکە خەڵکەکە گوماناویە. پێت باشە مزگەوتەکان گرنگی بە چی بدەن، خودی مزگەوتەکان شوێنی چی بن؟ وەڵڵی من پێم باشە مزگەوت هەر شوێنی تاعاتی خۆی گەورەی و بەس هەرۆنگە هەر شوێنی تاعاتی تیا بکرێ وهروە لەسەر حکوومەتیش پێویستە کارە بە و ئەم شتانەی بۆ دابین کردەوەی کە پێویستە بۆی دابین بکە. خزمەت گوزاریەکانی هەبێت تا خەڵک بحەوێتەوە لە مزگەوتەکان. بەتەکید حەقایبێ مزگەوت بۆ تاعەتی خوایە، مەسەلەی حیزبایەتییانەکە مەسەلەی حیزبایەتی تیا بە حکومەتی یارمەتیەیان. ئەم مزگەوتە نیوەی ئایدی ئەوقافە نیوەی ئایدی شارەوانی ویستیان و دوکانانە دروستکەن شارەوانی نەهێست تێبێ پارەکە بێن بە ئێمە ئەوقافی ژێ بێ پارەکە بێمە. ئەم مزگەوتە لە گڵۆپ و لە دەستکی دەرگا و لە بەلوعا و لە نەوت و لە غاز و لە سپلیت و لە کارەبا و ئیلا خەڵکی گەڕەکەنە بە یەک زەلام نییە یارمەتی خێرخوازێک وەڵا بە خەڵکی خێرخواز ڕۆژێ من لە 9 ماڵمانیوە نەمبینیوە کەرتێ حکوومەت کیلۆیەک شتێ بێنە بیا بە مزگەوتە بەرمیلێنەوە بیا بە مزگەوتە هەمووی خەڵک خێرخوای هێنەی تەسلیمی مزگەوتەیە کات و زۆر جار حکوومەت پرۆژە کاتەوە مەکتەب و نەخۆشخانە و با بڵێن پرۆژەی خزمەت گوزاری ترمان بینیوە کردوێتی بەس بە دەگمەنە بینی مزگەوتێک دروست بکە. هۆکار چییە؟ گرنگی بە دروستکردنی مزگەوت نادا. خەڵ مزگەوت لە بەرژەوەندیەوانە نییە.
ئەی کابراگەر بێ بە مزگەوت نوێشکە حیزبەتی ناکات و درۆ ناکات و بەوەش حەز ناکەن ینی پێت وایە ئەوەیە ئاراوەڵی بۆچی زۆر جارە بینین گرنگی بە دروستکردنی مزگەوت نادا حکوومەت بەڵام خەڵکی خێرخواز هەمیشە دێ مزگەوتەکانە دایمە هەروە بۆ حکوومەتەکە گوێن نادا بۆ شان حکوومەتەکەمان زۆر لەگەڵ دینان نییە بەڕاستی بتەوێ نەتەوێ مزگەوتی ناوێ ئێمڕۆ بەڵام خۆ هەرە و مزگەوتانە شوێنی هاوکاری خەڵکی لێ قەوما و هەژار بوو چی بکەین دەی وەڵا ئیتر مزگەوت جێی هاوکاریە مزگەوت جێی تەباییە مزگەوت جێی کۆمەڵایەتیە مزگەوت جێی هەموو شتێکەکەەوە ئینسان پێوەڕەبڕێ زۆر جارە بینینەوە کەسەی هەژارە مزگەوت جیاوازی ناکا بڵێ وڵا بێ خەڵکی شوێنەکەی خۆم بێ هی هەموو جۆرە زمانێکی تێتێ و هاوکاری مزگەوت هینی ئەو کەسەی ڕووی تێکات خۆت عیبادت نییە بڵێ ئەم مزگەوتین حاج جەمالە یا هین پڵانە کەسەی مزگەی ئەو کەسەیە بێ بووی هاتوچوویکە زۆر لە مزگەوتەکانە بین خەڵکی کووردە عەرەبە فارسە هەموو نەوعیتی پاکستانی ئەفغانی هەمووی مزگەوت لەوانەیە دەنەوعی تێبێت لە کوردۆ لە فارسۆ لە ئێرانی و لە تورکیۆ لە عەرەبۆ ئەمانە هەموویە بۆ ئەم ماڵی خۆ شوێنێکی ئاوا پیرۆز کە بە بەردەوامی پامی باشەی هەیە و بەردەوامی هاوکاری خەڵکی شەکا بە بێجیاوازی نابێ گرنگی پێ بدرێت مەرە وەڵا ئەبێ حەقی خۆیەتی بەڵام چی ئەەکەی ئەمڕۆ دەسەڵاتەکەمان گوێ نابۆ شانە بڵێن چی حکومت خۆی ئەزانێ ئێمەش حەزەکەی مزگەوت بکاتەوە باشە ئێستا مزگەوتەکان خۆ دەزانی هەمیشە لەو سەرەوە ئێم ئەگەر مزگەوتی نێزیک بێ هەن خاتیشم پێچاوە ئەگەر مزگەوتێ نێزیک بێ نایم بۆ ڕەحەتە تا گەگەیتەوەڵە بۆچی حکوومەت گرنگی بە دروستکردنی مزگەوت نادا بە بەراورد بە شتەکانی تر چیتر دروستەکە ئەو عەدالەت نییە قوربان ناوەڵە ڕاست نییە ئێمە ئیسلام ئەبێ ڕووکاتە مزگەوت ئێرە بکاتە ئەو شوێنە کە خوا پێی خۆشە ئێمە حاڵی حاضر ئێستا مزگەوت بەرزەکانمان دوو جار ڕەفیان کردووە دوو جار ئەو ڕەمزە ڕەفز کراوە لەبەرەوەی دینی ئیسلام داعیف بووتەوە مزگەوتەکان شوێنی هاوکاریکردنی خەڵکی فەقیر و هەژار هەمیشە بەڵام بۆچی دامیان ناکرێت بۆچی هاوکاریان ناکرێت چاوەکو ژمارە و مزگەوتانە زۆرن تا زۆرترین هاوکاری خەڵکی هەژار ئەوان حەز ناکەن مزگەوت زیاد بێ حەزیان نمونەی خۆیان زیاتر بەلەهی ئێمە حەز دەکەن ئیسلام کەم بێتەوە لەبەر خاتی خۆیان لەبەر مستەحەتی خۆیان خۆدایمە بینی مزگەوتەکانی هەر پڕن و هەر خەڵک زیادەکە و هەڕوێت خۆدان خەڵکە زۆرە خەڵکە بەشی ئەوانیشەیە بەشی ئەمەشەیە بەشی ئیسلامیشەیە و بەشی ئەوانیشەیە بەشی ئەمەش دۆرە لەخوا بەجابێ ئێمە ئستا حاڵێنە بە دووسێ جار ئێمە ئەمری متەکەمان دەرتووە ئەو پیاوە فەرمی ئازیکردی ڕێکەمان دوورە هەستان لەکوێ کەمری بوو لەم سەرەوەیە لە بەرابەری خەچەکانەکە بمبەرەوە خەچەکانەکە ئێرە بمبەرەوە دوو جار قەرارەکە دەچوو بۆ مزگەوت ڕێ ناو یارمەتیانان کێ ڕێگریەکە کێ نایڵی مزگەوتەکە بن ئەرزعەرگی حکوومەتە حکومەت نایڵێ ئەی ئەگەر ئەرزی من بیە دێمە بۆ خۆ تۆ بووم چون بەدەمیەوە بزان هۆکارەکەی چییە کە نایڵەکەی ئەوەیە ئەڵێ نابێ بیکەنوتەوە ئەی حکواری چییە هۆکارەوە ئەرزەکە سێ ئەرچەیە دوانە داوای یەکیان کرد بە زەروری کردیان بە حەجیەکە ئەگەری کە نەمری ئەیبینێ پێشتەوەیە ینی کراوە بە باخچە لە کاتێکا خەڵکەکە داوا کرێ بکرێەوە مزگەوت کوردە ئەلەوەڵیەکیان کراوە باخچە هیچیان لە دوای ئەو خەچەکانە کە عەزم کردی ئەوە ئێستا حاڵێن بۆشە هەر ماوەتە بۆشی یەکێکە حاڵ بەرابەری ماڵی منە دەوری لەمانێ بڵێم 50-60 مەتر عەرزە یاڵێکە ئەڵێن تەختێکن یەکەی بە مزگەوت موافق نین قوربانێ بم پێمان خۆشە خەڵک ڕابگەینە بە جەنابتان و بەمانێکەوە بەرپرسیان لەو خەڵکە ئەستوڕێنەوە بڵێ ئێمە مزگەوتمان پێدازمە ئێمە ئەو شتەمان ئەوەیە کە بە عەمەلمان بێت ئێستا لێرەوە داواکەی حکوومەت هاوکار بیان ڕێگەتان بدا و مزگەوتە ئەرە وەڵڵا ئەوە داوا حکوومەت دەکەین زۆر هیچمان ناوێ ئەو مزگەوتە نەبێ هیچمان ناوێ خۆ دەزانیت چەند مدێکی زۆرە ئەستوڕێنە حسابی ئەو فەقیرانە ئەڵێن ئەمە خانە نشینەوە نیە خانەکەشمان دەست یاڵگرت دەستمان یاڵگرت ئێمە لەبەر خاتی مزگەوت دەستی داوەگرین لەبەر خاتی دینی ئیسلام من لەو بارەوە هیچ بە حکوومەت دەڵێم نە بە خەڵک دەڵێم ئەمە مزگەوتێکە من یم نوێژی دیەکەم تقریبا 11 ساڵە ماڵم هاتوتە ئەم منتیقەیە لەم مزگەوتە نوێژەکەم ئەغڵبەی وەخت منیش باڵێم جۆدێ ئەغڵبەی وەخت جانی وادیای کە هیچتر حاضر لەبێ مامۆستا فەرمێ تۆ بانگ بڵێ بانگ ئەڵێم گەری وەخت بانگ ئەڵێم ئەنجا مەعەدل هەموو وەختێکیم بۆ مزگەوت هەموو وەختێ نایم چون یەکەم لەبەر ئەوەی کە لە ماڵەوە مشکلەیەکم هەیە مناڵی کە مندام هەیە بەخوا هەر نیوە ڕوان و ئەسرانیم حکوومەت وەکو دروستکردنی مەکتەب و نەخۆشخانە و پرۆژە خزمەت گوزاریەکانی تر
بۆ شێوازە گرنگی بە مزگەوت نادا ئەنی زۆر بەکەمی بینی حکومت بێ مزگەوت دروست مەعاش بە خەڵک ناسی مزگەوت چاکە باشە بەس دەیان و سەدان مەکتەب و نەخۆشخانەش کراوە هەمووش بەس بۆ دیقەتی ئەوە نادەی مزگەوت بکاتەوە واللهی بڵێم چی کۆرەکە حکومتمانی آخرەوە ومە حکومت نییە واللهی دوو کۆمپانیای دزن لەم کوردستانی ئەمە هیچ شتێکی کاری نەمانە نە لەگەڵ فەقیران نەرگان بز لەگەڵ باخەڵی خۆیان کە زی و ڕاوڕوو دەکات وڵی خواپەرسی دیاگە پێی ناخۆش باش خواپەرسی بەگی لەبیرێت حکومت پێی ناخۆشە خەڵک خواپەرستی بکات بگوان فەسادی باشە بۆچی حکومت ینی دامی ئەو شوێنانە ناکە لە کاتێکە ئەم شوێنانە هەمیشە پامی باشیان بۆ خەڵکە دای مزگەوتیان لەگەڵ شەخۆکەم بەسمیانە دای مزگەوتیان پیان ناخۆشە بەس بە شوێنێکی بڵێ مەلهاکەینەوە ڕاکە لە بەرەو پیرە لە فەرم شیدانی بدەین باش بۆ مزگەوت هیچی بۆ ناکرێت بۆچی گرنگی بە دروستکردنی مزگەوتەکان نادرێت واللهی تر ئەویش ڕغبەتی خۆیان خۆیان چکم بڵێم چی تالب نین طالبی مزگەوتین هەرچیە خێری تیابیوان نایک وەکوە بینین لە ناو حکوومەت وەزارەتێکەیە بە ناوی ئەوقاف و کاروباری ئاینی بۆ لە ڕێگەی وەزارەتانەوە حکوومەت نایەت وەکو پرۆژەکانی تر مزگەوتیش بکاتەوە والله ئەوان هەت بە بەناو وەزارەتی ئەوقافن هەر بۆ خۆیانە تر حکوومەتەوە هینی خۆیەتی ئەوەی ئارەزووی لێ بێ ئەیکات ئەوە شیمەی لێ نێ نایکە کێشەیەکی لەگەڵ مزگەوت هەیە حکوومەت کە گەنگی پێ نادات بەخوا بڵام چی تۆ بۆچی گەڕێنیتەوە واللهی طبعا لەوانەیە هەی بێژنا خۆیانە لەبەرەوەی هینە بڵام چی وەکو شتێک ئەژنا فەرقی مەکتەبێک و فەرقی مزگەوتێک و هیچ فەرقێکی نیە فەرقی شوێنێکی تر نییە هەمی وەک بەتایبەتی جاران مزگەوت شوێنی فێرکردنی خەڵکیش بووە مەلاو با بڵێن حوجرەی هەبوو ئێستا ئەوە نەماوە ئێستا پەنجا مزگەوت بگەڕی 4 فەقیتیانی جاران وا بوو جاران مەکتەب بکەم بۆ حوجرە زۆر خەڵک فێری عیلم و زانست دەبووی مزگەوت پێویستی بە هەموو شتێکە ئێمە لەم منتیقەی سەرین 50 عەری زەمانما مزگەوتێکیان بۆ نەکردوینێتەوە نایکەنەوە نایکەنەوە عەریزەشمانەوە چوینە هەولێری هەموو شتێکشمان تەواو کردووە بۆمان ناکەنەوە داواکاری خەڵکەکەیشە بەڵام لەگەڵەوە ژار داواکاری خەڵک کابرا دەوڵەمەندیەوە هەیە کاکە گیان ئەڵێ هەر ئەمرەکەی دەچێ منێکەمەوە یعنی مەسروفی کردنەوەکەشی لەسەر حکوومەت نییە بەس حکوومەت موافقەت بکات شوێنە عەرزەکەمان بەنێ بەس عەرزەکەمان بەنێیتی من میلەت بۆ خۆی کاتەوە پێتان ناڵێن بۆچی نایڵن بیکەنەوە نەبەخۆ هیچمان پێ ناڵێ هیچ ناڵان عەرزەکەش نایکەن چارەسەری کێشەکەتان چارەسەر لای حکوومەتە حکوومەت دەبێ خۆی بڕیارەکە دەرکا بڵێ کاکە گیان ئەوا بۆم دەرکرد بۆ حکومەت دامی مزگەوت ناکات بڵێم چی مەسڵحەتیان نییە مەسڵحەتیان نەوەڵە باشە بەس خۆ مزگەوت هەمیشە شوێنی هاوکاریکردنی خەڵکی فەقیر و هەژارە ئەو پەڕی هینە بزگەوتە هاوکاریە کەسایەتیە سڵحی عەشایری و ئاشتەوایی نێوان بنەماڵەکان لە مزگەوت هەیە لە مزگەوتەکرێ بڵێ باشە کەواتە نابێم شوێنانە کە خەڵکی فەقیر پەنای بۆ بە حکومەت دامی بکە نایکە هەرچ ئەگەر بیکردایە ئاوا نابوو ئەی لە ناو حکومەت وەزارەتێک نییە بە ناوی وەزارەتی ئەو خاف و کاروباری ئاینی ئەوەش حیزبێتیە هیچی هینێکی نییە ئەوەیە دامی ناکرێت باید دامیان نەکرد بەبێ ئەوەشت بەڕێی تۆ بۆ حکومت دامی مزگەوت ناکات ساڵە مزگەوت دەکرات هێشتا خاوین بۆ نهاتووە خاتمیان بۆ دارمی بەخوا نەوەڵا بەخوا خەرەمەند پارەکەوە کاتەوە ئەیدەنە خام حکومت ئەو هەموو فەرمانبەرەی دامەزراندووە ناتوانێت خادمێک بۆ مزگەوتەکەیەوە دەبێت وەڵام لەم چی بەخوایترەوە هەموو خەڵک هەموو زان خۆر ئێمە هەموو مانگە بێ خەڵک 1000 و 500 و 500 و هەر کە بەگوێی توانای خۆی تۆزیەکە خەڵکەکە خۆی کۆیە کاتەوە هەموو مانگێک مامۆستا بەنگەوازەکە و ئەرێ مانگە وەختی کۆکردنەوەی مزگەوتە ئەرێ بەعازی خۆ بە عرضی خۆمان کۆیەکەین و ئەیدەن بە خامەکە بەڕایتەوە حکومت بۆ بەرە وەکو مەکتەب و نەخۆشخانە ئۆمانەکاتەوە گرنگی بە دروستکردنی مزگەوت نادات وڵی بڵێم چیەوە لایەنی ئیمانیەکەی لەوە چێ زەعیفێ ئەگەنا بۆچی نایکە باشە مەگەر مزگەوت شوێنی هاوکاریکردنی خەڵکی فەقیر و زۆر زۆر بەرەوەڵە شوێنی هاوکاری و شوێنی
پەرستنی خوای گەورەیە شوێنی نەسیحەتی باشیش بۆ نەسیحەتی باش فەقێ خەڵک لێوە فێرە بێ دەرزی باش لە وتاری جمعە خەڵک فێری شتە باشەکانە بێ فێری نەسیحەتی مامۆساکانە بێ بەراوەڵام مزگەوت دەبێ گرنگی پێ بێ لە هەموو لایەنێک حکوومەتەکەی ئێمە هەرگیز بەرەو حکوومەتێکی ئیسلامی نییە حکوومەتێکی دینپەرز نییە چووکان ئێمە ئەم حکوومەتە ئێمە ئەوەی گرنگی ئەدا بە ئەو شتانەی کەوا دروستەکەیسا ئەمە نادیە ئەمە مەساجە ئەمە شتی بێشەرعی و خراپە ئەمە شتەکەەوە ئیسا لە وڵاتە بڵاو بۆ لار و دوێر و بەدڕەوشتی ئەوەنە احتیمانی ناهاتە مزگەوت و هەرگیز هەتاکە من تەلەبەم هەبووە لە چۆ بۆ مزگەوت ڕێگری لێکراوە بەڕاستی لەبەرەوە حکوومەتێکی دوورە دینە کردنەوەی قوتابخانە یاخود نەخۆشخانە یاخود پرۆژی خزمەت گوزاریتر هەمویان کاری پیرۆزن بەڵام لە پاڵ ئەمەیشا مزگەوتەکانی شوێنێک بووە کە هەمیشە پامی پەروەردەی جوانیان بۆ خەڵک پێ بوو شوێنی هاوکاریکردنی خەڵک بوون لەبەرەوە هەتا ئەو کۆم شوێنانە بکرێتەوە لە پاڵ قوتابخانە و نەخۆشخانەیە خەڵک پێیان خۆشە و داواکارن کە ئەو کارانە بەردەوام بێ لە پاڵیشا مزگەوتیش بکرێتەوە ئێمە چینە لای ناوبڕێک و پاشترە گەڕێنەوە لاتە لە دوای ناوبڕەکە گەڕێنەوە لاتان لە هاوڵاتیان و ئەهلی مزگەوتە پرسیم زانین بۆچی حکوومەت وەکو پرۆژە خزمەت گوزارەکانی تر گرنگی بە دروستکردنی مزگەوتەکان نادات یاخود ئەگەر دیقەت بدەین مزگەوت شوێنی هاوکاریکردنی خەڵکی فەقیر و هەژار و لێخۆماوە بۆ بەڵام کەمتر گرنگی پێدرێت لایەن دەسەڵات و حکوومەتەوە مزگەوتەکان چ پامێکیان پێبێ بۆ خەڵک و هاوڵاتیان بەگشتی ئەم پرسیاران لە هاوڵاتیانەکەین ێوەش بینەر دقت بنێ هەمیشە مزگەوتەکان بۆ خەڵکی لێقەوماوان شوێن بوون ینی شوێنی ئەوە بۆ هاتوون لەوێ هاوکاری کراون خەڵکی فەقیر لێرەوە بابڵێن دەستی بە هاوکارەکان گەیشتووە بەس بۆ گەنگی پێنات مزگەوت ئەمە ئەم مزگەوتە کە دروست کرا دنیایان کرد بە تکاکەر حاجی عەبدوڵڵا و حاجی محەمەد نان هێر دروستیکەن هەتا چوون وەلای کوڕی شێخ قاری کوێسا ئەو هات لە پەنای خواوە چوو وەلای ئیمام جەلال مزگەوتی دروست کرد حکومت پێشەوەی مزگەوتەکە دروست کرێ یەک مۆلیدێ لێ بۆ ئالیوە ڕۆژی دوای چوو مۆلیدێکی شێنە داینە نێژ مزگەوتەکە دروست کرد ئیتر دوایی کە کوڕی شێخ عەبدولقادر کوێسە چوو وەلای ئیمام جەلال مزگەوتەکان دروست کرد مزگەوت شوێنی هەمیشە لێقەوماوەنەوەوان یەکتر خەڵک ئەو کەسەی کە هەژارە خەڵکی شوێنەکە بێ یا دەرەوەی شوێنەکە بێ پەنای بۆ مزگەوت هێناوە بۆی هاوکاری بکرێت ئەوەی بێت یعنی پەنا بۆ مزگەوتێنە بۆی شوێڕێت بەس بۆ ئەم شوێنە کە شوێنی هاوکاریکردنی خەڵکی فەقیرە گرنگی پێناد ئاخر لەبەرەوەی کە پێم وتی مزگەوت شوێنی عیباد و شوێنی خواناسیە ئەوان لەگەڵەوانین وە کاک باقیەوە فەرمیوتی نیانێڵە ڕاستکە لە هەوڵە خەنەک شارژاوە نیانێڵە چای بەس خۆ هەر ئەم مزگەوت و دایان مزگەوتی تریشمانەیە خەڵکی هەموو حیزبەکانیشی تێڕوە بە بێ جیاوازی شوێنی عیبادەتکردنی ئەوانیش بووە بەڵام لەگەڵەوەیشە هەر ئەو حکوومەتە کەم حیزمانە دروستیان کردووە گنگی بە مزگەوتەکە نادات خۆ خەڵکی هەموو لایەنەکانی تایەتێ بۆ نوێژ بۆیرە و بە پاک و بختەیە ڕات وایە یەکەنە ئەوانە کە تێر بۆ مزگەوتڵی کابراکی وەکو من تێ بۆ نوێژ نەم یەکی وەکو تۆیە مەسول کاتوە تایسا مەسولێک بۆ مزگەوت نوێشکە من تایسا مەسولێک نبینە بە چوار حیماوی نوێشکە لە مزگەوتەکە تا بڵێ کەشتەوەی خۆیان بە گەورەترە زانن لە خەڵک ئێتر من تایساوە نمبینی وەکو خۆم مەسولێک من نبینە بێ بۆ مزگەوت نوێشکە لە مزگەوتان نبینیوتە نازان بۆ شوێنی داواکایان چ داوایەکت هەیە لە مزگەوتەکان چی بگەێنن بە خەڵک چ پامێکیان پێبێ بۆ خەڵک چی بە خەڵک ئەوەی کە خوا فەرمیێتی لە قورئانەوە کە خوا پێی خۆشە من ئەوە مەوێ گەنایتە من هیچ مەسەلێک نەخەتای خەڵکەگرم نەخەتای حکوومەتەگرم نازانم لەو شتانە مزگەوت هەمیشە شوێن خەڵکی فەقیر و لێقەوماوە مسلمانانە هەر کەسێ هەژار بێ هاتووە لە مزگەوتە خەڵک هاوکاری کردو بەس بۆ ئەم شوێنە پیرۆزە گرنگی پێ نادا دروستی حکوومەتەکەی خۆتان بینەوە چاگەزان حکوومەتەکەی شەیە حکوومەتەکەمان هیچ نییە پەیوەندی لەگەڵ مزگەوت وشتانێ بەس لەگەڵ پارایە بەڵام وەزارەتێکی هەیە ئەرم حکوومەتە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیە وەڵڵا وایە ئاخر دەی وەزارەتەکەی فەقیرە کە تشتی چینێنە وەزارەت چی بکە ئەیوانە وەزارەت ئەگەر پارەی بۆ سەرف نەکا حکوومەتەکە ئەو چی لێ بکە فەقیرە وایە وانی
حکومت خۆی ئێستا باسیەوە کە قەیرانی داراییە باشە خەڵکێکی زۆر فەقیر و هەژار و نەدار دیە لە مزگەوتەکانەوە هاوکاریەکری ئەگەر مزگەوت دروست بە بۆ حکومەتیش باش نییە کە لێ ڕێگۆ هاوکاری خەڵکەکە وڵا چۆن باش نیە بەرەوەڵا باش ئێستا منیکەن خۆم دینارێکی ئەم حکومەتەم نییە نە بەخۆ هیچ معاشێکم نیە اینجا 2 ساڵش لە ماڵە کەوتوم بەخوا فەتەسەدیان بۆ کردوم لە ماڵەوە کەوتوم بەس یەم بۆ نوێژەکان و ئەڕۆمەوە تر بەخوا هیچ کە ناکە حکومت نایکە هیچ شتێکی پێ ناکەی بۆ مزگەوت بەنای ئیسلاماڵێ ئەواکەم بە درۆشەوە هیچ ڕاست ناکە بەڵام خۆ وەزارەتێکیانێ بەنای وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی کە هی حکومەتی هەرێمە گۆرە حکومەتی ئەوقافیش ناکە بەقوڵم هەر بەرپرسیکێوان نییە هەر بەرپرسیکێتی پارتی و یەکێتی نییە هەرەوە نییە بێکە بە وەزیر ئەڵێ واقعی بۆ مزگەوت واقع هیچ چووە قسەی ڕاستێن قسەی بۆ ئیمە قسەیەکە دوڕێژە قسەیتر مزگەوتەکان نێمشە شوێنی هاوکاریکردنی خەڵکی فەقیر و هەژار بوون پەنایان بۆ مزگەوت هێناوە ئەم شوێنانە کە شوێنی پەنادانی خەڵکی هەژارن فەقیرن نابێت دەعم بکرێن نابێ هاوکاری وەڵا بێ دەعم کرێن بەس کەس هاوکاری ناکە ئیلا فەقیر و هەژارەکە خۆی نەبێ ئەو میلەتە خۆی نەبێ کەس هاوکاری ناکە زاو مزگەوتی ئێمە هەیە لێوە خەڵک ئەبێ پارەی بۆ کۆکێنەوە بۆ نەوت و بۆ هەموو شتێک یەک کەسێ دینارێکی بۆ سەرف ناکە لاینی حکومی نایە دەوشتانی بۆ دابین ناوەڵڵا لاین لە دوای ئەوەش دروستەکرێ هەر دەعم ناکرێت ناوەڵڵا هەر لا عیلاقیان نیە بەسەرەوە بۆ پێداویستەکان چیەکەن وەڵی درە بێ هەوڵ بین و داوا لە دەوڵەمەنێ شتێ بگەین شتەکان بکڕێتەوە ئەگەر دیقەت بین هەر مزگەوتەکانە شوێنی هاوکاریکردنی خەڵکی فەقیر و هەژارە پەنا بۆ مزگەوتە هێنن وایە بۆ هەموو شتێک عەشایری و ئاشتەوایی بنەماڵەکان زۆر جار لە مزگەوتەکانەوە باڵێ ئەرەوەڵا نەسیحەتی چاگە هەچێ بێ لە مزگەوتەوە کرێ ئەگەر مزگەوت نەبێ خراپتریژە کەواتە شوێنێک بەمەی کەوتە شوێنێک شوێن نەسیحەتی چاکە و هاوکاریکردنی خەڵکو فەقیر و هەژار بێت نابێت دەعم کرێ نابێت زیاتر بکرێت بەرەوەڵا پێویستە بە هەموو شێوەیەک بەرەوەڵا پێویستە بەس ئێسا خەڵکی دەوڵەمەند یا فەقیر ئەسا مزگەوت دروست دەکات حکومت نایکە لەسەر ئەرکی سەرشانی خۆیان وەڵا لەسەر ئەرکی سەرشانی خۆیان دروستیەکەن و هەموو شتێکی بۆ دابینەکەن یان زۆر جار دیقەتمان داوە کاتەیانەوەی مزگەوتێکی تازە دروستکان هەر ئەم دێن لە مزگەوتەکانی ترەوە هاوکاریە بن بۆ مزگەوتەی خەڵکەکەی خۆی پارەوەڵا گۆر جاری وایە مزگەوت ئەڵێ کابرا لە مزگەوتێک دروست دەکەم 1000 جێرە و چێشمەی بۆ دروست دەکەن حتا دروستیەکە خۆم بیکەمەوە باشتر هەر خۆی بیکاتەوە باشترە هەروەڵا یارمەتی لە سوار کەسی تر وەرگێ و پێی دروستەکە و زۆر زۆر باشتریشە لە هاوکاری کرێ پێویستە زۆر گرنگی پێ بووی کار چییە ئەنی حکومەتەم پشتگوێ خاتوو هەوڵژار پێمەتی هۆکاری لەوە چێ ئیمانیان زەعیفێ ئەم سەرکردانی ئێمە ئەگەر ئیمانیان زەعیف نەبێ بێ زۆر ئیتیمان بە مزگەوت و بە شوێنە پیرۆزەکان بدرێ بەڵێ مەگەر لەناو حکومەت وەزارەتیاندانە ناو بەناوی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بۆ لە ڕێگەی ئەم وەزارەتانەوە هاوکاری ناکەن وڵی بڵێم چیوە ئەوە مامۆستاکانە بێ داواکاریکەن لە ئەوقاف و لە وەزیرە بەڕێزەکان بڵێ هاوکاریمان بکەن و هەموو شتێکمان پێویستە و وەکو شوێنەکانی تر زۆر کەس هەیە لە مزگەوتەکان ئەڵێ حکومت خادمەکەیشمان بۆ دابین ناکە بچێ بدەوە بەڵێ خادمی ئەم مزگەوتە لەسەر ئەرکی موچەکەی لەسەر نوێش خوێنەکانە گازەکەش هەتا گازی مۆلی دەکەش هەتا زوربەی زۆری شتەکان ماگانە نوێش خوێنەکان پارە کۆ ئەەکەنەوە بۆ مجەورەکە بەڵێ دامەدە نییە شوێ پێویستی نییە دە خادمی هەیە دە فەڕاشی هەیە شوێنێکی بچکۆلە ئەمە نیایە مەعاشخۆریاندان بەناسەیدا ناوە بەڵام ئێرە پێویستێتی پێویستە ئەمە خادمی بێ نەگەکێ سێ چوارێکی بێ و حکوومەتیش معاشی باتی وەکو مزگەوتەکەش گەورەیە سەرجادەیە ئەرکی زۆر لەسرە ئەرە وەڵا ئەم بەقاڵی تەیە خەڵکی ئەم نەخۆشخانانیە تێت ئەرکی زۆرە حەقیە دووسێ خادمی هەبێ وەلەو یەک دانەژیە ئەویش ئەرە بۆ خەڵکی نوێشخێنی مزگەوتەکە هاوکاریەکە ئەم مزگەوتانەی لەم ناوە کە دروست کراوە هەمووی خەڵکی هاوڵاتی هەڵساوە یعنی دەستی خۆی گەڕێکی خۆی و خەڵکی باش هەڵساوە پارەی یاوە و مزگەوت کراوە هەرگیز هەتا ئیسا من نەبینی بڵێن ئەو مزگەوتە حکومت کردوێتی دەستی بۆ درێژ کردو بۆ هاوکاری بەزەشەولا مزگەوتی شیعەکان ئەوە بۆ خۆیان کراوەتە غەیری ئێمەیە بۆیە کردوێتی ئەوە طبعا ئەوە حکومت کردوێتیەوە بۆ لە کاتێکایی مسلمانانی وڵاتەکەی خۆی ناکات ئەم دوورە لە دینەوە چوە ئیسلام وڵاتە ئێمە هەموو پارە و سامانەی هەیە و بۆ خەڵکی فەقیر نییە ئەی لەبەرەوەی لە ڕاستگۆیی یا سەرفی ناکە لا ئەگەر ڕاستی کردایە بۆچی کابرایەک من 35 ساڵ خزمەتم تایسەمەتی عەزم بۆ نەکردووە شۆفڵم بێ عەزم بۆ خەڵک چا کردووە حیمایی کاک فڵان کەس و کاک فڵان کەسە
وەک کوڕەکەی من وایە هەتا ئیساکە 35 ساڵ خزمەت معاشەکەشم بەوشی هەندێک لە ئەهلیە مزگەوتە کردوتیان لێرە خادمەکەی شەر خەڵکی فەقیر پارێ بۆ ئەوەڵا خەڵ یارمەتیە ئەو شتێکی معلومە ئەو هەموو فەرمانبەری دامەزراندووە ناتوانێت خادمێمە مزگەوتێکی ئەوە ناتوانێت ئەی بۆ توانێت مەسئولیە 15 حیمایە هەیە حوتی لە ماڵەوەی و حوتی ئەوەکەی دەوامەکە و بۆچی ئەتوانێت ئەوە بکە بۆچی ناتوانێت بەراوەڵا خاتمێ ڕۆژی 10,000 بێ 30,000 مەمنونی شەپاکی کاتەوە مزگەوتەکان چ ڕۆڵێ ببینین بەڕای تۆ باشترە ئەم کێشانی کەوت و چارەسەرەکان کەس خۆی نەکا بە ساحبی باشە حکومت کاتێکە بێ خۆیکا بە ساحبی کەشتەکانی بۆ دابینکە کە نەوتی بۆ دابینکە کە بزانێکە ئەم مزگەوتە کێڕوویتی ئەکا پیا و چاقە پیا و خراپە حکومت مەسئول لەو شتانە ئەجینا غێری میلەت کەس بە خەڵکی مزگەوت نایە ئەو جەماوەرە هەژارە کە وەکو ئێمە واین بە خەڵکی مزگەوتین و موسڵمانی و بەزەیمان پیادەوە ئەوان لە تاو سەرۆت و پارە و ماڵ هەموو کەسێکیان لەبیر چۆتەوانی بەڕاستی ینی وازێکی زۆر ناخۆشتێ بە مزگەوتەکان بێلایەن بن ینی هەموو کەسێ بەڵێ بێلای لەبەرەوەی نە حیزباتی ئاکرێت ئێمە بۆ حیزباتی نایوەستە ئێمە هاتوین بۆ مزگەوت هاتوین بۆ نوێش هاتوین ئێمە هیچ پەیوەندێکمان بە حیزبایەتیەوە نییە ئینجا هیچ حیزبێکیش ناتوانێت خۆیکە بە ساحبی مزگەوت باشە بۆچی حکوومەت ئەڵێ عادی بڕۆ ئالەمەی خانەیە دروستکەن ئەی بۆ ناڵێ بچین ئەو مزگەوتە دەفەری یاسەرکەن با ئەوەت جوان و ڕەشی بێت خەڵکی باشیش خەڵکی ئەخلاق جوان بەڵێ خەڵکی ئەخلاق جوانمان زۆرە سپاس بەخوایگە یاخۆ هەر نمونیان زۆر بێ جامەکە خەڵکی دەوڵەمەنگ و چاک نەبێ ئێمە فەوتاوی ئێمە نابێ احتیمال خێنە سەر حکوومەتە بەڕاستی چونکە کاتێک احتیمال قسە حکوومەت کە بە کەڵکمان ناهاو ئێستا پارە چاوی هەمان ئێستور کردووە هەمووی ئەڵێ بیر و پاسکاری بۆ خۆی کردووە بە چەند دۆلارە بن بۆ وڵاتانی شارنەوانی و ئەو خەڵکە هەژارە هەمووی خەڵکنکە هەمووی خەڵک دەربەدەر بوو ئەمە قەزیە چیە بۆ چێگەر بۆ حکوومەتەکە ئەگەر دەستی بەسەرا گرتی نایە وەکو پیا و خزمەتی کردی نایە ئێمە زیاتر خۆشمانەویست ڕستمەکان مەخسەر و سەرمان بەڵام بەسی خەڵێمە چی بکەیت ئەم مزگەوتە تەنیا خێرخوازەی با بەڕێوە تۆ یەی مانیە 10,000 من ێ مانیە 2,000 ئەو کابرای مانی 5,000 ئەو کابرا دەستی ئەڕۆ دەوڵەمەنگە گەڵایەک ئەیە بۆ نەوت و بۆ خایم و بۆ حرەسی شەوانە و ئەم مزگەوتە دووسی حرەسی هەیە بەخوا حکومت دینارێکی ناتێ بە یەک مجەوری هەیە مجەورەکە ئەشەوبیلا ئەوە حکومت پارەیاتێ پێت باشە مزگەوت چی بۆ خەڵک بکە چ پامێک بە خەڵک بگەێن من ئەمەوێ مزگەوت هەر پامی خوا بگەێنێ لەگەڵ ئامۆژگارەکانی پێغەمە صلی الله علیه وسلم نامەوێ هیچ شتێکی تریاتیا بکرێت تۆ پێت باشە مزگەوتەکان چ پامێکیان بۆ خەڵک پێ مزگەوتەکان پامی باشیان نییە بە خەڵکەڵی نوێشکە و ڕۆژێ بەرەوە درۆ مەکەوەقی خەڵک مەخۆ پشتی پاک و پوختیان پشتی پایشان کردو من پێم خۆشە مزگەوتەکان بەدەم هەموو ئینسانێکۆ بێ یارمەتی هەموو جارە بە تایبەتی ئەو سادوو لێسا مزگەوتەی فەقیر بوو کابرا لێ یەخۆمە ڕایەکە بۆ مزگەوت ئیسای هەر لای هەزار وایە کابرا هەوارە بە پەنا بە شتێکی پێویست بێ ڕاکە بۆ ناو ئەهلی مزگەوت خەڵکیش ئەوەی کە ئەتوانێت چێ بەدەمی و خەڵکی مزگەوتیش هەمیشە بێمێدیان نەکردن الحەمدولله ئەرە وەڵڵا لەخوا بەزیابێ برا بەدەم هەموو کەسێکۆ هەیە بەدەم نوقسانەوە بەدەم نەخۆشەوە بەدەم چاکۆ بەدەم خراپەوە یعنی خراپ ناکە ئینسانی مزگەوت بە دڵنیایی ئەگەر دیقەت بێ هەمیشە مزگەوت شوێنی خەڵکی لێ قەوماوە بۆ خەڵکی هەژار بۆ دێ لە مزگەوتە خەڵکی مزگەوت هاوکاریەکەن ینی شوێنێک بوو هەمیشە بۆ خەڵکی هەژار شوێنێکی باش بووە بەس بۆ ئەم شوێنە باشانە حکومت دامی ناکە دروستی ناکات تاوەکو خەڵکێکی زیاتر هاوکاری بکرێ خەڵکی فەقیر و هەژار بەڵێ والله من ئەو حسابی حکومت من نازانم هەتا خەتای حکومت بگرم ئایەک و نازانم بۆ نایکا من نەچوومەتە ئەو ناو ئەو مەوزوعەوە بزانم حکومت بۆ نایکا ئەیکا یان نایکا لەو مۆزوعانانی من کابرایەکی مەدەنی ئەهلی هەر کەسابەتی دەستی خۆم کردووە نە مەعاشم هەیە نە تەقاوتی هەیە نە هەشتێکم هەیە هەر کاسبی هەتا بەدەستی ئێسەکانی ئێسەکانی کە کاسبیم کردووە ئێسەکانی تقریبن بەخوا نێزیکەی 40 ساڵە بێ پەکی کاسبیشم کەوتووە هەر بەرهەمی ئەو وەختمە هەیەی خۆم مزگەوتەکان پامی چیان پێ بێ بۆ خەڵک چی بە خەڵک حەچی چاک بێ بکرێ بۆ مزگەوت وایەوانێ ئەبێ خزمەتی مزگەوت بە تایبەتی خزمەتی مزگەوت کرێت چونکە ماڵی خۆیە، مزگەوت خۆشە. ئارە وەڵڵا من دین و ئیمانم مزگەوت و قورئان و ئەوانێ.
پێت خۆشە حکوومەت دامی بکە هاوکاری پێم خۆشە ئەو مزگەوتەمان لە هەموو مزگەوتی خۆشتر بێ ساکتر بێ خزمەت بکرێ ئەو نۆ دشمانانی هەنەوتەکە ماڵی ساڵێ بەرمیلە نەوتی ناتێ بە مزگەوتەکە تە حکوومەتێکی بەرمیلە نادا ئێستا بێ مزگەوت دروست ئارە بەخۆ خەڵکی کڕێ هەر خەڵکی فەقیر و بابە خێرخواز و ڕەنگە دەوڵەمەندێک بێ بەڵێ وڵا خێرخواز و پێی فەقیری گەڕێکە باشە هەمووی ماشەڵڵا مسلمانن زۆر پێی شاکن منتیقەمان زۆر جار هەر مزگەوتەکان هۆکارن بۆی مزگەوتێکی تر دروست بکرێت دێن لێەوە خەڵک هاوکاری وڵا وایە ئێستا زۆر مزگەوت تازیتیانێ هەر لێ مزگەوتی ما تازیێدانێن و کەیەکی ئەمری خواکەی لێرە ئەی شۆن و لێرە زۆر ئیشی لە کۆڵی خەڵک کردوێتەوە کاراسانی زۆر ماشەڵڵا زۆر ئەرەوەڵا وڵا ئیتر ماشەڵڵا خەڵک باشە لەخوا بەزیابێ بە بۆنی ئەم مزگەوتەوە ئێستا خەڵکی سەری تێکردووە و مزگەوتێکی خۆشە خوا لێمە تێک ناو بە خاتی قورئان لەخوا بکەن عیبادەتکەن بێنە ڕوزی مسلمانەکان هەخوان بخوان لەسەر حکم بن هەر بە قەنە قەبر هەروان نیم فاتحەم بۆدایان هەروان نیم فاتحەم بۆدایان خۆکێیە مەسئولێکی فاتحەی بۆدایە هەویە تەڵقینێکی دایە مەسئولێکی تەڵقینی بۆدایە مامۆستای تەڵقینی بۆدایە هەر ئاهلی مزگەوتە هەر ئاهلی مزگەوتە بۆ فاتحەی بۆدایە خەڵک کەسی تر نایە بەس مەلا فاتحەی بۆدایە مامۆستا قورئانی بۆ خوێن هەرەوەی خۆ مەسئولێ نایە قورئانی بخوێن بەخەڵک دوو کەلمەی قورئان نازانێ هەر بەڵێ بەس پارەیە بێن نییە قورئان لەبیر دەچێت وەڵڵاهی پێویستە ئامۆژگاری ئەو خەڵکە بکرێت و هەتا مزگەوت زیاد بێکەمە چونکم شتێکی خێریکی چاکە و خەڵک بیکە باشترە خەڵکی باشیش پەروەردە بێت لە تابعاً ئارە وەڵڵا هەمووی لە ڕێگەی مزگەوتەوە بێ خەڵک پەروەردەکرێت نەک لەم لاولاوە خەڵکەیە بۆ مزگەوت بۆ ئەوەی عیبادەت بکە لەبەرەوەی بزانێ هەڵسو و کەوتی چۆنە بێ ڕۆژانەی و هی ژیانی و بەرەو ئەخلاقێکی جوان و ڕێک و پێکیان بە بەڵام غەیری مزگەوتی در کێ ئەو تەربیەتەیە داتێ بەڕای تۆ مزگەوت چ پامێکی تری پێ بێ بۆ خەڵک چی بکەم مزگەوتەکان چی بە خەڵک بڵێن باشە وەڵی حەچی لە توانایە بۆیان کردویانە پەیامیان گەیانەوە بە هەموو کەسێ بە هەموو شخصێ بە هەموو نەفرێ بە ئامۆژگاری شاژی خەڵکیان کردووە ئێتر ئەو خەڵکش لە هینی خۆی ئیتر ئەگەر وەریگرێ وەریەگە وەریشی نەگرێتەوە کەی بینی ئەوە کەوێتە سەر حکومەت ئەگە حکومەت گرنگی پێ باە ئیسێ کابرا پێویستی بە مزگەوتێکە لەوە نایە بۆ ئێرە ئیسێ شوێنم هەموو عەرزە هەیە کاکە جان عەرزێ دابینەکەم بۆ گەڕێکێک کە مزگەوتێکی لێ بگرێتەوە ئێمە چەند ساڵە خەریکین هیچمان بۆ ناکەن ئێدە چی بە حکومەت بڵێن کە هاوکاریمان دەکا خۆ ئێمە عەرزی خۆمان نییە بڵێن خەڵقی کاتەوانێ وایەوە نییە عەرزەکەی زۆرە ئەڵا ساحەیەکی گەورەیە هەموو شتێکی لێکرێ باشە کەواتە تۆ پێت باشە مزگەوتەکان چ پامێک بە خەڵک بڵێ چی وەڵی خۆ مزگەوت هەتا ئێسێ پەیامی خۆی گیانوە بەس کە حکومە بە گوێنەکاڵی چی هیچ دەوری نییە ئێسێ من ئەڵم کاکە جان ئەوەم بۆ بکە کە بۆ منەکەی دەوری هەیە هیچ دەورێکی نییە مزگەوتەکان چ پامێکیان بۆ خەڵگە بۆ ئاوا حکومەت مزگەوتی پیشگە خستووە پامی مزگەوت چی پامی مزگەوت باشە وەڵا پامی مسلمانەتی پامی قسەی خێرەکە قسەی خراپ ناکە قەت هەمیشە نەسیحەتی باشەی کرد نەسیحەتی باشێ زۆر جار لە قەیرانی داراییە هەر مزگەوتەکان و خەڵکی مزگەوت بۆ نێڵاوە خەڵکیی هەژار پەکی بکەوێ دامی کردووە زەکاتی پێدا ڕاستە هەمووی وایە ئەرەوەڵە ڕاستە یەتە مزگەوت داوای یارمەتیەکە شتەکە فەقیر و هەژار یارمەتیانەیە جیاوازیشی نەکردو بڵێ ئەمە کوردەمە عەرەبە هەمووی عەدا عەرەب لە کورد لە تورکیا هەمووی هاواری کردووە یانەتی ئەشکە دەستگیری فادی خۆی زۆر جار حکومەتیش لە بابەتێکا پێویستی ببێ یەکسەر مامۆسایانی مزگەوتی ئاگادار کردو ئەم پەیامە بگەێن بە خەڵک بڵێ ئەوڵا ڕاستە ئەوە هەمووی هەیە بەڕای تۆ مزگەوتەکان چ پەیامێکیان پێبێ بۆ خەڵک باش وەڵاهی بڵێم چی پەیامی باش پەیامی تەبایی برایەتی پاک و تەمیزی پەیامی خوایی پەیامێکی جوانە ئەوەی ئالی مزگەوت بێ و ئەوی لەم چێ بۆ مزگەوت و ئاتوچۆ مزگەوتە پەیامی چاکی پێ و خواناسیە و دوورە لە شتی خراپەوە و شتی چاک مزگەوت ئەو شتە باشانەی پێوتو ئەو شتە چاکانەیە خەڵکی هەچ کەسێکی ڕوو لە مزگەوت بێ هەرگیز هەچ بەرەو چاکە ڕوە و دوورە بێ لە خراپە و تالبی ئەو شوێنە خراپانە نییە کە ئەمانە خەریکین و دروستیەکەن ئەمانەی ئەوەنە ئەیبینین لەم شاران خۆمان کە شوێنی خراپەکاری و شوێنی پارەکردن و ئەمانەی کە لە دەروی وڵات تۆیان هێنن چی ئافرەت بێ چی خەڵکی خراپ بێ لێرانە بەس پارەپیاکردن بۆ خەڵکی فەقیر نییە بۆ خەڵکێکی خۆیانە مەساحەتیان پێدی توجارەتی پێوەکەن ئێمە کرێکارمانە ئیشی نییە خەڵکێکی فەقیر لەسەر و جادەیە ئیشی نییە ئەمان کابراایکی
یۆنانی هێنێ کابراایکی بەڵادیشی هێنێ بە توجارەت ئەم کومبانیان تێدا بە 2 وەرەقە ئەو وەرەگرێتەوە بە 3 وەرەقە توجارەتی پیوەکە هینەکە ئێمە بێیشە ئەوەی کە بینیتان ڕاوسەنجی مسلمانان و هەلی مزگەوت بوو ئەوان باسییان لەوە کرد کە چۆن گرنگی بە پرۆژە خزمەت گوزاریەکانی ترە درێت بەم شێوازەش گرنگی بە مزگەوتەکان بدرێت لەبەرەوەی مزگەوت هەمیشە شوێنی هاوکاریکردنی خەڵک و پەیامی باشی پێبوو بۆ خەڵک زۆر جار سڵحەکان لەناو مزگەوتەکانە کرا و ئاشتی لە نێوان بنەماڵەکانە دروستکراوە یاخود خەڵکێکی فەقیر و هەژار ئەگەر کورد بیان هەر زمانێکی تر بێ هاتوون لە مزگەوتەکان و هاوکاری کراون لەبەرەوە هەتا هاوکاری و دروستکردنی مزگەوت زیاتر بێت خەڵکی باشە زۆرە بێ و ئەو شوێنانش کە هاوکاریەکەن زۆرتر ئەبێ بۆ خەڵکی هەژار و فەقیر بۆیە گرنگی پێ بدرێت تاوەکو پەیامی ئاشتیش بڵاو کاتەوە لە ناو خەڵکە پامیم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێر.